گەورەترین منکەڕ ئەو منکەڕەیە کە دەسەڵاتدار لە ڕێی شەرعی لادا. دەسەڵاتدار دەسەڵاتی قۆرەخ کرد، دەسەڵاتدار خزمەتگوزاریەکانی بۆ تەبەقەیەکی مەحدود بوون. ئەمڕۆکە لە وڵاتی ئێمەدا لە کوردستاندا دەسەڵاتداران دەسەڵاتەکانیان قۆرەخ کردووە بۆ خۆیان، بۆ خزم و کەسەکانی خۆیان و بۆ ئەوانەی کە گوێڕایەڵیانن و لە قسەیان دەرناچن و خراپەیان لە بۆ دەکەن. غەیری ئەوانە سوودمەند نین، مستەفید نین. خانەوادەی وا هەیە هەر لە منداڵی گچکیان حتا هەمیان تەعین کراون، هەمیان سوودمەندن. دەیان و سەدان و هەزاران خانەوادەشت هەیە نەفەرێکیان سوودمەند نییە لەو عائیلەیە. کەواتە دنیاکەیان خۆش نەکردو بۆ خەڵکی وەکو یەکتری. ئەوجا لە ڕووی پارێزگاریکردن لە عەقیدە و بیر و باوەڕی خەڵکیش ئەوانە دەیان ڕێکخراوی ماسۆنی و دەیان ئافرەتی لەشفرۆش و دەیان بڵێ نادی شەوانە و دەیان کافتریا و بە هەزاران کافتریا لە وڵاتیان کردوتەوە بەس بۆ تێکدانی عەقیدە و بیر و باوەڕ و ئەخلاقی خەڵکی. ئەدی چ بکەین ئێمە لە مقابلدا؟ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ من ڕا منکم منکەڕەن. باشە 30 قسوور ساڵە ئەوانە دەسەڵاتدارن لە وڵاتی ئێمە، کەسێکە تا ئێستانەکە ئەو هەموو منکەڕانەی کە ئەوانە دەیانکەن، ئەو قسانەی من بەرپرسەکانی خۆیان لە ڕاگەیاندن ئیشارە پێ دەکەن کە دەڵێن دزی هەیە، گەندەڵی هەیە، خراپەکاری هەیە، یعنی بەس ئەوەی کە خزمەت ناکرێن میلەتە. بەرپرسەکانی خۆیان بڕۆن تەماشەی تۆڕە کۆمەڵایەتیەکان کرد، قسەی هەمانتان دەست دەکەوێت لەو جانبەیەوە. لێرانە ئێمە بەرەو ئینتیخاباتێک دەچین. ئەو ئینتیخاباتە واجبی سەرشانی یەکەیەکەی ئەو کۆمەڵگەیەکە ئەو منکەڕەی بگۆڕیت، بەدەستی خۆشت دەیگۆڕی. ئەو گۆڕینە بازێکی ناوێت. شەڕ نییە بڵێ وەڵا کاکە منە و شەڕی ناکەم. ئاسوودەکردنی ویژدانی خۆتە، ئاسوودەکردنی زەمیری خۆتە. خواوە چیل ئەوەی کە دەکرێتن منکەڕە یان مەعروفە، یعنی چاکەیە یان خراپەیە، ئەوەی کەوانە دەیکەن. ئەگەر چاکەیە واجبە لە سەرشانمان هەمومان داعمیان بکەین، هەمومان پشتگیریان بکەین. ئەگەر خراپەشە کە کردویانە و کە دەیکەن بەردەوامە واجبە لە سەرشانی هەموو لایەکمان کە دەنجیان پێ نەدرێتەوە و سەحیان بۆ لێ نەدرێتن و حجەیەکمان بەدەست بێ بۆ ڕۆژی دوایی بڵێ خوایە ئێمە منکەڕەکەمان بینی، بەدەستی خۆش گۆڕیمان، بەدەستی خۆش ڕوبەڕوویان بووینەوە، بەدەستی خۆش زەردێکمان بەرامبەر ناوەکانیان لێدا یان سەحمان بەرامبەر ناوەکانیان لێ نەداوە.